جایەکێک لەو کەسانی کە لەم بابەتەیە ئەتوانم بڵێم شۆڕژگەڕێکی گەورەی بواری پاراستنی ئاوە بەڕێز کاک نەبیل موسایە دامەزرێنەر و سەرۆکی تۆڕی پارێزەرانی ئاو لە عێراق و هەرێمی کوردستان. ماندوومان کردی زۆر بەخێر لە خزمەتتان سپاس بێ. ئەو داتایانم خستە ڕوو بۆی پێشێکیەک بێ بۆ ئەوەی چەند تونبی لەسەر پارێزگاریکردن لە ئاو خەڵک بزانێت کە مافی ئەو کەسانەیە چونکە ئێوە ڕەنگە زیاتر مەترسیەکان بزانن. بەر لەوەی باز لەو هەڵمەتە بکەم کە لە دەستپێکی بەهار و نەورۆزین چۆن سەرچاوەکانی ئاو پارێزین بەگشتی پێمان بڵێ مەترسیەکانی سەر ئاو لە ئاستی جیهان و هەرێمی کوردستان چۆنن؟ خۆی ئەگەر کێشەی ئاو تەمان هەموو من دایمەنە ماڵم ئێمە هەمومان لە ناو یەک بەلەماین هەموو ئەم 8 ملیارەی کە لەسەر گۆی زەوی ئەژین ئەبێ هەمومان بەرپرسیارەتیمان هەبێ بەرامبەر بە ئەو ناحەقی و ئەو کاریگەرانی کە مرۆڤ دەرحەق بە سەرچاوی ئاویەکان بە تایبەتی خوڵقاندومانە وەکو ئاماژەت پێ ئەمانە هەمووی ترسناکە و لە مێژیشە ئێمە لە بەبێ ئاو نەماندوانیوە هیچ شوێنە ئاودان کەینەوەنێ هەموو کۆمەلگاکان گەورەکان بچووکەکان بەبێ ئاو نەیانتوانیەوە وەکو کۆمەلگا وەکو نیشتەجێ بن ئەو قەبیلانەی پێشتر ئێستا سلێمانی کارەزەکانی چەمی کەنەکە و چەمی سەرچنار و کارەزەکانی دروستیەکە کە قەرارەیەن ئێمە لێرە بژین بۆ نمونە ئەجا بۆیە ئاو جەستەی ئێمەیە ئاو بۆ نمونە ئاو خاک ئێمە لەوە دروستە بین ئەجا بۆیە ئەمەی کە ئێستا دەرحەق بە ئاو دەکرێت گۆی زەوی بۆ نمونە دانیشتوان بە عام لەسەر گۆی زەوی زۆ زیای کردووە و بۆم شێوەی کە ئێمە دەکڕین و فڕێ دەدەین و دروست دەکەینەوانێ بەرهەمی موادی بڵێن پاشەڕۆ و پاشماوەی ڕق و نەرم ئەمانە ئێستا گۆی زەوی تەحمولی نەماوە یعنی ئەو بەشە ئاوەی کە شیرینە ئەو داتانەی کە تۆ ئاماژەت پێە داتایەک هەیە چەندێ ئاوی شیرینمان هەیە کە مرۆڤ دەستمان پێی بگا بەکاری بێنین ئێمە لە 97.5 ئاوی گۆی زەوی کە ناومان ناوە هەسارە شینەکە ئاوی سوێرە ناخورێتەوە ناتوانین بەکاری بێنین 2.5 ئەمێنێتەوە بۆ 8 ملیارەکە ئەم 2.5 پوینتێکی بڵێن لە بەستەڵەکەکانایە 0.5شی لە ژێر ئاوی زێر زەوی ئەوە نابێت دەستکاری بکرێت چکەوە غەزانە ئەوە ئەبێ حاڵەتی تەواوی بەنجا چەند ئەمێنێتەوە 1 پوینت بۆ 8 ملیار ئەمێنێتەوە ئەم 1 پوینتە کە ئێمە کاریگەریەکانمان کاریگەری نەرینی کە بە ڕاستەو خۆی لەسەری هەمانە بلەوانەیە 100 ساڵ پێش ئێستا ئاو کە بە هەڵمە بێ و دەگەڕێتەوان هەرو 1 پوینتەیە کە باسم کرد تەحملی جۆری ژیانەکە ئێمەیە کرد و ئەهاتەوە بەردەستمان بە پاچی بەڵام ئێستا لەبەرەوەی کۆمەڵێک کاریگەری زۆر زەق و وازح هی نەرینی لەسەر سەرچاو ئاوەکانمان بەعام بەگشتی لە هەموو دنیاە تەحملی ئەوەی نەماوە خۆی پاکاتەوە بۆیە بە ترشی و بە ترشخڵۆ بە پلوشن کە بڵێن پە پیسبووی یەتەوە بەردەستی ئێمە ڕووبارەکانیش خۆی ڕووبار بەم شکلی کە ئێستا ئێمە تەعاملی لەگەڵاکەین بەکاریان نەهێنین ڕێگەی پێ نادەین خۆی پاکاتەوە جاریشکە ئەجا بۆیە کاریگەرەکان چین بەگشتی بەعام کە تۆ شارت دروست کرد ئەبێ حساب بۆ پاشەڕووی مرۆڤەکە بکەی باش نییە ئێمە لە 18 لە 19 پارێزگای عێراقا هیچ مەحەتەیەکی فیلتەرکردنی ئاوی قورسمان نییە کە بیکاتەوە بە پاک هەموو یەکەینەوە ناو ڕووبارەکان ئەوەیە کێشەکە ئەمە کێشەی سەرەکی گەورەی بەڵام لەمە ترسناکتر عەفو بین نەچێت ئەو بەنداوانن کە لە بەشی سەرەوەی وڵاتەکانی وەکو تورکیا و ئێران و سووریا دروست دەکرێت جا بۆیە سربەستی ڕووبارەکانمان وەکو خوێن وایە خوێن لە جستەیە ئەبێ دای من بڕوە کە تۆ بربەستی کرد ئەبێ بە کڵۆی خوێن ئەو کاتە ئەسە گۆی زەوی بۆیە ئەم جەڵدانەی کە دروست ئەبێ لی دەدەین هەمووی ئەوەیە ئاو 75,000 بەنداوی زەخم هەیە بەنداوی وەکو ئەتاتورک دام بەنداوی ئەتاتورک بەنداوی یەلۆ ڕیڤە لە چاینا بوونەوە ئەم بەنداوانە لە 100 ساڵی ڕابردوو 75,000مان دروست کردو بۆیە تێکمان ناوە ئێمە سەرمان لە ڕووبار دەم خۆش هەواش تێکدا ئەو سایکلی تێدا و هەمووی بەڕێوەی بێن باز لە هەوڵەکان لە ناو خۆی هەرێمی کوردستان و عێراقین داتاکانی لای تۆش و داتاکانی لای منیش بۆ ئاو مەترسیدار لە ئاستی جیهان هیچ هەوڵێکەیە کە بەرگری لەم مەترسیە بگیرێ یا خەمخۆرێکی زۆر گەورەمان نییە بۆ ئەم بابەت لە وڵاتانی زۆربەی زۆری دنیاە کاری جدی بۆ کراوە ئەی تەبعاً ئێستا بۆ نمونە هیچ کۆمەلگایەک یعنی کەم کۆمەلگا ماوە مەحەتەی
پاکردنەوەی ئاوی قورسی نەبێت بۆ نمونە ئێستا ئێمە سیتەکان یەکەین بە کۆمپانیەکان یەکەین و بەس کێشە گەورەکە هی شار پاشماوەی شار و خەستەخانەکان ومانە لە هەموو دنیا حساوی بۆ کراوە مەحەتەیەکی بۆ دروست دەکرێت و تەسفێک بەس لێرە لە نۆزدە پارێزگاکە بە بۆنەی شەڕ و شۆڕ و من بزانم یەک محەتەمان نییە ئەسڵەنەوە ئێرە هەر تاڵا نەکرێت لە نەوەکان لە فەرجاوە لە پشتی سەیتەرەکەی عربەت محەتەیەکمانە بوو کوتیشی لێبەر هەمێنرا پەینی لێبەر هەمێنرا اینجا بۆیە ئەم ئاوە قورسە کە ڕۆ دەکرێتەوە سەر ئاوی شیر ئێستا بارانێکی زۆر باریوە ئەمساڵ بەس ئێمە پلانمان نییە بووی پلانەکەش چییە تۆ وەکوایە تو ئەم ئاوا کرێتە دەبێت کوونەوانێ ینی اینجا زۆر تەلەفۆنم بۆکە دەیترم بۆڵەوەڵە بۆستێنەوە خوشکورە و هەموو بارانە باری و کاکە ئیشی من ئێستا دەست دەخۆش تۆ چۆن ئەو هاوارێکی ئێمە بۆ ئاویەکەین ئاو دەنگی هەیە بەس ناتوانێت هاوارکە ئەسە مرۆڤ کە ئازارە چێژە هاوارەکەڵە کاکەت بۆ ئازارم پێگەشتۆمانە ئێمەتاندا بن بەو دەنگەی ئاو کە ئازاری پێ ئێمە دەنگی کاک نەبیل تۆ ئەوەی کە من متابام کرۆ پێشتری چەند جارێک چاوپێکەوت شتمانە بووە بە تەواوی شوێنە ژینگەیەکان و سەرچاوەکان یا و تا پێت کراوە گەڕاوی هەڵمەتی گەورەتانە بۆ پاکردن و سەرچاوەکان یا و لەو بابەتی بارانبارینەی کە داتاکان بە دەرفەتم زانی خستمە ڕوو ئەمساڵ ئاوی باشمان بۆ داباریوە چی بکەین بۆ یە سەرچاوە ئاوار جوانانی کە لە هەرێمی کوردستانی بیان پارێزن ئەبێ مەحەتانە گەڕ بخینەوە گەڕ بۆ یەکەم شت نابێ ئاوی قورس ئێستا بۆ نمونە ئەم هەموو باراناوە جوانە هەیە باشە ئەوە یەکەم هەنگاوە کە لای بەرین تەسفێ ئاوی قورس بکرێ هی خەستەخانەکان هی شار هەموو شارەکانی عێراق نێڵین چکە بە لەبەروی ئێستا پلوشنی ئێستا بڵێن پیسبوونی بەڵێ ئاوی قورس تێگە وەکو جاران نییە من کە مناڵ بووین مادەی کەمیکەڵ زۆر بەکەم بەکارێ هێنرا ینی تایت هەبوو سابوونێکە بوو بە زوونە تێگە جلی پێشۆرا و تایت هەمووش سەریشیان پێشت ینی لە حەمامە بەکارێنراومانە بەس بڕۆ ئێستا سەیریکە بەس لە ماوادی هاچیمیایی پاکەرەوە و پەنجەرە هەموو هینی خۆیە هی فڕنەمانە ئەمانەش هەمووی چنەوە ناو ئەبێ بە پاش ماوە و پاشەڕۆ و ئەچێتەوە ناو ئاوی شیرین ئەبێ ئەمە تەسفێ بکرێ ئەمە یەکەم شت دوو پلانی کارامان هەبێ ئێمە یەکسەرە چین دەسەمەی بۆ بە بەنداوی گەورە بەنداوی گەورەش حل نییە تۆ چیت پێویستە بۆ حیرەی ژێر زەویت پێویستە کە ئیترها ئەو شورانە بدۆزیتەوە غەزنی کە ئێم ئاوە نەک لە سەرزەوی بێنە بەسە بۆ چکە علمیان سەلمێنراوە ئێمە لە کلایمەتێکی زۆر گەرمە ئەژین ئەوەنەی ئێمە ئەو ئاوە بە هەڵمبوو دەچێت ئەوە یعنی ئیسفادەی لێ ناکەین ومانە ئێستا پێویستمان بە بڵێن بۆ حیرەی ژێر زەوی هەیە بۆ خەزانی سەطحی دەمخۆش ئێمە نایە بەڵێ ئێستا لە بازیان ئەو هەموو ئاوە یعنی گەورەترین ئاوی ژێر زەویمان هەیە لە بازیان تەسەور ناکە یعنی سەرفەی کراوەمانە کە سێرەکەی منتیقەی بازیان کراوە منتیقەیەکی پێشەسازی ئەم هەموو مەعامیلەی لێومانە جا بۆی ئێمە پلانەکانمان هەمووی غەڵەتە پلانی کارامان نییە بۆ سەر چاو ئاویەکان کە چۆن تەعاملی لەگەڵا بکەین و وەکو بامەژەم پێ سلێمانی کارێزەکان دروستیەکە یەک کارێزمان نەماوە فەنکشنەڵ بێ ئیش بکە ینی من دایمە نەما ئەڵێم لە چاخانەمانە بوو لە جادی کاوە کارێزێک لێەوە ئەڕۆی بەدە بە باسی هێشتاکانەکەم پاک چاخانەکەمان بۆ ئەبەر بەڕێەوە سازگار سلێمانی هەموو کارێزی نازام وەستاشتر کارەزە وشکە ئەنی چەمی سەرچنار وەرزی نەبوو کە من مناڵ بووم چەمیز کەنەکەوە جابرادرانی کەنەکەوە هەر نەتەتوانی بپەڕیتەوە لە چلای هاوینە مەلەمانە کرێمە هاوین جانێکمان بەوە بوو ماسیمان تێ ئەگەر شیاو بوو بۆ مەلەکردن بۆ خواردنەوەش هەموو کانیاوەکان شیاو بوو باشە ئەمە لە ئاستێکی باڵایە قسەمان کرد چیت هەیە بۆ خەڵک ئەو خەڵکەی کە هاوڵاتیەکە ئەچێتە گەشت و گوزار سەرچاوێکی کانیە بینێ ئەم ساڵ بژاوەتەوە ڕووبارە بینێ چۆن ماوەڵە لەگەڵەمانەیە جەستەتەوە جەستەی توێ ینی ئەوە تۆ بەبێ ئەوە ناتوانانی بژی لە سا هەشتای جەستەی تۆ ئاوە ینی بەش شەو ئاودامەنێ لای خۆتەوە کە ئەخەوی بزانە چۆن سایکۆلۆژیان دەرونیان ئەجا بۆیە ئەبێ وەکو ینی گرنگترین شت ببینرێ کەچی بەداخەوە چی سیارەکە ئەوە نەمان جاری وایە ئێمە خۆشەویستی غەڵەت دەرەبڕین بەرامبەر بەشت حەزمان لە سروشتە بەس کە ئەچینە ناو سروشت تعدای لەکەین حەزمان لە ئاوە تەسەور ناکەی هەموو شتێک لێەوە لە ئاوە لە ئاینەکانە باس کراوە لە هەموو ئاینەکانە کە چەند پیرۆزەم ئەلمەتە لە بەعزێ لە دینە هەرەی پەرستوێ ینی سۆمەریەکان خودداوەندی ئاوی شیرینیان هەیە ئینکی ئەنا ناچی کە ینی ئەمانە هی ئەوەیە زۆر پیرۆزانە تعاملی لەگەڵا بکرێت جا بۆیە ئێمە ئەمەمان حەز لێ لەو ئاوە تێکی سیارەکەی باتە ناوی
چ دەرگاکانە کات قاعدەن ئەیشوە مرتاحە دەربڕینی خۆشەویستی غەڵەت بۆ نمونە ئەجا بۆی ئەو تعدایی کە ئێمە یەکین لە بزات سەم خەمم لێ هاتووە جەژن و نەورۆز و ئیتر ڕەمەزان تەواوە بە جەژن دەست پێکا ئەومانە ئەیتر خوا یارمەتی ئەو سەرچاو ئاویانە بات و سروشت بات چی پێ ئەکرێ ئەجا بۆی ئێمە هیچ هەڵمەتێکتانەیە بۆ بابەتە چکە باسی شتێکی لەو بابەتستان ئەمە هەڵمەتەکە منیم بۆ لای تۆ بانگە کردوم ئەم بەیانە پۆدکاستمان کردووە دەم خۆش ئێجا بە بەردەوامی ئێمە خۆی سەیری کە هەر عی بە گوناحە ئێمە نەگەشت بێتین بەوەی کە ئیتر ئەم ئاوە چەنە گرنگە چکە لە بەڕاستی ئەم پلانەکانمان هەمووی غەڵەتە بووی نەمان پاراستووە ئەنجا لە پاڵیشە بۆ نمونە هاوڵاتیان ئەبێت ڕەچاوی ئەوە بکەن من بۆچی کارەبا بیپارێزم دەستی پێوە بگرم بەس لەبەرەوەی کە گرانیان کرد من پێشەوەی گرانیش نەک گران بکرێت کە بگرێ بە پارە بۆ ئەمە شتێکە بە فیڕۆی مەیە من نەزانین لەکەیەوە فیلتەری ئاوی خۆم هەیە لە ماڵەوە بۆ نمونە هیچ شتێ بە فیڕۆ نایم لەوانێ لە مایەکە ئەمەە زبڵم نەبێ هەموو شتەکان جا ئەەکەمەوانێ بۆ کەسیشی ناکەم یانی بەس ئیتر تاک لێرەوە تۆ کردداری تاقڕەوی لێرەوە دەست پێەکە کە ئاویەتەوە ئەم شەڕە ئاوە لابرن با سبینێ هیوادارم ئاویش وەکو کارەبا گرانی بکەن ئەجا ئەو کاتە بزانە چۆن قەدری ئاوی ئەزان و زۆر پارێزن کاک نەبیل موسا دامەزرێنەر و سەرۆکی تۆڕی پارێزەرانی ئاوی عێراق زۆر سپاس کە لەگەڵمان بووی کاک نەبیل خەمی هەمومانی گرتوۆتە سەر شانی و ئێمەش لە دەستگای میدیایی کورسات هەمووکو دەستکی ئابووری هەمووکو دەستگای میدیایی کورسات یەکێک لە ئەرکە ئەخلاقیەکانی کاری میدیایی ئێمە بە بەردەوامیەوە بۆ کە گرنگیمان بە بابەتی ژینگە و ڕوبەڕووبوونەوەی گۆڕانی ئاوهەوا داوا بۆیە کاک نەبیلمانم ڕۆمان دوو کرد کە هەندێک بەرچاوڕوونیمان لەسەر و پرسەباتێ